سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەرز کردەوە و داوای ئەنجامدانی کۆبوونەوەی نائاساییمان کرد کە تایبەت بکرێ بەو بارودۆخەی کە هاوڵاتیان بەگشتی و فەرمانبەران بە تایبەتی تێیکەوتونە و زیاتر لە نیوەی موچەکەیان بردراوە بە ناوی پاشەکەوت و چاکسازی. بۆیە پێمان وابوو ئەنجومەن دەبێت هەڵوێست و بڕیاری تایبەتی خۆی هەبێت لە کات و ساتی خۆیدا. لە کاتێکیشدا ئەنجومەن مانگێک زیاترە کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام نەداوە. ئەوە زیاتر لە هەفتەیەکیش بەسەر یاداشتەکەمان تێپەڕەبێت و ئێنجا کۆبوونەوە دادەندرێت بەبێ کارنامەی کۆبوونەوە کە ئەمەش مانای خەمساردی دەستەی سەرۆکایەتی و بێڕێزیکردن بەرامبەر بە داوای ئەندامان دەگەیەنێ. بۆیە هەر سێ فراکسیۆنی یەکێتی گۆڕان خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیاری بایکۆتکردنی کۆبوونەوەی ئەمڕۆ 15/2/2016 ئەمڕۆماندا لەگەڵ ڕێزدا فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی خزمەت. باس ئێوە هەرسێ فراکسیۆنەکە خۆتان داوای ئەو کۆبوونەوەتان کردووە، بۆچی لە کاتێک ئێستا کۆبوونەوەی ناسایی بەردەوامە پشتی پارتی لەگەڵ هاوپەیمانەکەی لە ژوورەوەیە لەسەر ئەو داوای ئێوە بۆچی ئێوە کۆبوونەوەکەتان لە کاتێک مایکۆت کردو بۆچی لەسەر داوای ئێوە کراوە کۆبوونەوە؟ بەڵێ داوای ئەم کۆبوونەوەیە لەسەر واژووی 16 ئەندامی ئەنجومەن بوو کە لە سەرجەم فراکسیۆنەکان واژویان تێدا کردووە. بەڵام کۆبوونەوەی نائاسایی بە پێیەوەی کە لە پەیڕەوی ناوەخۆ داهاتووە لە کاتێکی تاریعدا ئەنجامە درێتن بەر لە 48 کاتژمێر دەتواندرێت زووتریش ئەنجام بدرێتن. لە پەیڕەودا ئاماژە پێکراوە لە کاتێکی زۆر خێرا بە پەلا ئەندامانی لێ ئاگدارەکرێتەوە. ئێمە لە پەیڕەوی ناوەخۆ ئاماژەی پێکراوە هەفتانە کۆبوونەوەی ئاسایی خۆمان هەیە. کەسی ئەم کۆبوونەوەی ئێمە لە حاڵەتێکی تاریع بۆ ئەم دەنگە ناڕزاییەی لە شەقام هەبووە داوامان کردو کۆبوونەوە بکرێ و پشتگیری لەم خەڵکە بکرێتن. کاتێک کە هەفتەیەک بەسەر وادەکەی تێپەڕ دەکرێتن و دوێنێ دەست بە دابشکردنی ڕوبع موچەکەیکەوە بە ناوی پاشەکەوت و چاکسازی ئەنجام درراوە لە پاش ئەمەیانە ئێمە دابنیشین کۆبوونەوە لەسەر چی بکەین. ئێمە لێکوانە ئەم نەچوونەمان ئەم بایکۆتکردنەمان لە پێناو ئەو بۆ کە بەڕاستی خەمساردیەک و بێموبالاتێک بەرامبەر دەنجی ئەندامان کراوە کە کۆبوونەوەی نائاسایی ناکرێ بگاتە هەفتەیە. مسەرۆکی ئەنجومەن گوتی ئێوە هەڵەیەکی یاسایی کاکردە لە یاداشتەکەتان دەڵێن بڕینی موچە دەڵێ پاشەکەوتە. نازانم ئەمە شتێک کە دەکرێت هەر ڕەیەکی شخصی خۆی بێ بە فعلی بڕینی موچەیە پاشەکەوت شتێک نییە لە وڵاتە شتێک نییە لە وڵاتە بە ناوی پاشەکەوت لە یاسادا بوونی هەبێتن و لە یاداشتەکەش ئێمە ئاماژەمان پێ کردووە بڕینی موچە بە پاساوی هەڵگرتن بە باساوی پاشەکەوتکردن ئاماژەمان پێ کردووە. ئەوە نیە تەنامە بەسمانەوە بێ موچە لە خەڵک بڕەوە بە فعلیش بڕاوە. کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەن بۆ داشکانی کەلوپەل و پێداویستی و کرێخانەوانەیە نابێت پارێزگار لەو کۆبوونەوانە ئامادە بێت یان قایمقامیان یەکێکتر بۆ ئامادە نینە لە کۆبوونەوەکە. ئێمە نازانین ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئێستا چی باسەکرێت لەبەرەوە ئێمە بایکۆتمان کردو بەڵام یاداشتەکەی ئێمە تایبەت بۆ بەم ڕەوشەی کە هەیە بەم دەنگە ناڕازاییەی هەیە و ئێمە لەلایەن ئەندامانەوە یاداش بەرز کراوەتەوە باسی ئەم ڕەوشە کراوە و پێشنیارمان کردووە چۆن بتوانین ڕوبەڕووی ئەم قەیرانە بینەوە بەڵام بەداخەوە دەستەی سەرۆکایەتی لە زیاتی ئەوەی کە بیێنێ لە کۆبوونەوەکانی خۆیان دای بنێتن و قسەی لەسەر بکاتن و بیکاتە بڕیار و ڕاستپاردا لایەنی جێبەجێ کارکاری لەسەر بکرا وەکو یاداش شتێک دووبارە ڕەوانی کردوێتەوە ناو لیژنەکانە کامەش بەدەر لە ڕێنماییەکانە. مەسلەی دانیشتنی ئێمە هەفتانە بۆ بەڵە لە پەیڕەودا ئاماژە پێکراوە بەڵام لەسەر داوای خۆمان کە ئەندامانی ئەنجومەن لەسەر ئیتیفاق بووە دانیشتەکانمان حەسەب ئەو داواکاریان و ئەو کێشە مەشاکلانی کە بووە هاتوتە پێش بەڵام ئێمە نایشارینەوە کەم تەرخەمیەک لە دەستەی سەرۆکایەتیدا هەیە نەوەکو ئەمە یەکەم جار بێ باسی بکەین دایان جاری تریش بە یاداش بەرزمان کردوتەوە لێدوانمان لەسەری داوە کە دەستەی سەرۆکایەتی کەم تەرخەمە لەوەری ئەوەی کۆبوونەوەکان بە شێوەیەکی ڕێکوپێک ناڕوێنی لەبەر ئەوە نییە کە بابەت نییە ئێمە کەم تەرخەم بووین. ئێستا کە ئەگەر دۆسیەی دەستەی سەرۆکایەتی سیر بکەی هیچ یەکێک لەم ئەندامانی کە لێرە نەولەوانی کە لە ژوورێشن بابەتێکیان لە دەستەی سەرۆکایەتی بەزیماوەکە کۆبوونەوەی لەسەر ناکرێت ئەمە کەم تەرخەمیەک نیە لە لای ئێمە ناتەنیا ئەم کۆبوونەوەی قسە.